سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە بەرنامەی پەیامی تۆ دەبینەوە میوانی ماڵەکانتان بە ئومێدی ئەوەی بەرنامەی ئەم جارشمان سوودێکی دیکە بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنێت. بەڕێزان ئەم ڕۆژ دەمانەوێت گفتوگۆ بکەین لەسەر ئەوەی ئایا تۆی هاوڵاتی ئەگەر سەرپشک بکرێیت لە نێوان مانەوەت لەم وڵاتەدا و لە نێوان سەفەرکردندا کامیان هەڵەبژێریت؟ تۆی هاوڵاتی ئەگەر جەوت بۆ بڕەخسێت ئایا ئەم وڵاتە بەجێ دێڵیت یاخود دەمێنیتەوە؟ ئەگەر ئەم وڵاتە بەجێ دێڵیت چی وا لێ دەکات کە ئەم نیشتیمانە بەجێ بێڵیت؟ خۆ ئەگەر دەمێنیتەوە چی وا لێ دەکات بمێنیتەوە؟ ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەرمان من بۆ گواستنەوەی پەیامەکان تا بزانین لەگەڵ کامیاندان ئەوانەی کە گفتوگویان لەگەڵدا دەکەین. ئەوەی کە خۆشەویستێکی هەیە بۆ کوردستان قەت ناتوانێت جێبێڵێت. ئەمە وڵاتە هەر خەو و خێر کەس بۆ خۆی ئەوانی لێ شنەگەڕێنەوە، یعنی هیچ شتێکی بۆ ناکرێ. پێویست ناکات خەڵک وڵات بەجێ بێڵێ. وڵاتی خۆم خۆشێ و کەلتوری خۆم پێ جوانە بەرەوە مێنمەوە. ئەمانەوە لەم وڵاتە لە ئێستاداوە بیر دەکەمەوە هیچ ئیسفادێکی نەبێ. لەوێ زەمانەتی ژیان هەیە، خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتێک دابین کراوە. پێچوانەوە وڵاتی ئێمە هیچ ئەوانێکیان نابینم. ئەگەر تۆ سەرپشک بکرێیت لە نێوان بەجێهێشتنی وڵاتە و لە نێوان مانەوەدا لەم هەرێمەدا کەمیان هەڵەبژێری؟ من ئەو بڕیارەم داوە، چونکە ماوەیەک لەمە بەربیرم لەوە کردو وڵات جێبێڵم، بەڵام سەری چاکی و باشەکانم کرد. هەموو شتێک چاکی و خراپی هەیە، ئەو کاتە بڕیارەت هەیە لەسەر ئەوەی کە ئایا ئەنجامی بەیان نا. من وەکو گەنجێک سەری خێزانەکەم کرد. سەرم پێ خێزانەکەم پێویستیان بە منە، براکانم پێویستیان بە منە وەکو کاکەی ئەوانم، بۆیە مەسوولە لەسەر شان ئەمە یەک دوو وڵاتەکەم پێویستی بە منە. ئەگەر من جێبێڵم برادرێتە جێبێڵە خوێنکارێکتە جێ من خۆم خوێنکاری زانکۆم جێبێڵن، ئەو کاتە وڵات کەسی تا نامێنێت دروستیکەنە بۆ عەرەب و بۆ داعش و بۆ کۆمەڵێک چینی جێڵین کە ناتوانن یانی بتوان وڵات دروستکەن. ئێستا ئەگەر ئێمە جێبێڵین تەئکید بە 2 ڕۆژی تر بێ 3 ڕۆژی تر بێ ئەم سیستەمی سیاسیە کۆتایی پێیە. ئەم جەماعەتانەم دەبوو چاوانە هەمیان تەواو بن، جەماعەتی تازەیە، فرسەتە بۆ ئێمەی گەنج توانین بینە پێشەوە بینە سەرکردە، بتوانین سیستەم سیاسی بگۆڕین. بەڵام ئەگەر هەمومان جێبێڵین و بڕۆین کێ دەستکاریەکە؟ تەئکید خانمانیش بەتەنها ناتوانن، وەڵام ئێمە ئەزانم خانمان و ئافرەتەکان زۆر کەسی زۆر بەهرەمەندمانتیایە، بەڵام ئەبێ گەنجەکان بە تایبەتی کوڕەکان ئەوانەی کە ئێنەرژیان زۆرە کەسانە بمێنەوە زیاتر سەرپشکە بکەن لە نێوان سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات و لە نێوان مانەوەدا لە هەرێمی کوردستانە کامیان هەڵەبژێری؟ وەڵا بە تەئکید مانەوە، چونکە ئیلتیزامێکی عایلەیی و بە تەئکید دەرەوەڵا خێزانم بەر تۆ ناوێرێ؟ نا مەسەلە وێران نییە، بەس قەنعاتێ بمانە کەسمان برمان لە دەرەوە نەکرد. جەنابێشە پێت وایە ئەم کوردستانە هی ئەوێ کە بەجێنێڵی؟ وەڵا بۆ ئەوە نا، بەس نازانم کەس نییە نیشتیمانی خۆی بەجێ بێڵێ. بۆ کەسانە ئەڵێن کە خاکیان بەجێهێشتووە کە سەفەرکردنان پێ باشترە لەمانەوە. وەڵا بە تەئکید هەر کەسە و هۆکاری خۆی هەیە بۆ بەجێهێشتن، بەڵام ڕاستی ئەگەر لەبەر خاتری وەزعی دارایی بێ یا وەزعی ئەمنی بێ یا شتێک بێت، ڕاستی مانەوە زۆر باشترە و بمێنەوە خزمەتی خاک وڵاتی خۆیان بکەن زۆر باشترە. خاکی خۆم نایان بە هەموو ئەوروپا، خاکی خۆم زێڕینە بەهەشتە، هەموو شتێکمان مەجوودە. ئیشەڵا سەر بە خۆش بەدەستێنین ڕاوندەری شەکەین ئیشەڵا. من ئەوەی باشە زانم کە کەس وڵاتی خۆی بەجێ نێڵێ. ئەم ئومێدە لە چیوە سەرچاوی گرتووە؟ من خۆم ڕوحێتم تیاکە کوردستانی خۆم زۆر خۆشترە لە وڵاتانی بێگانە، چون تۆ ئەچتەوێ بە کۆیلە سەیتەکەن بە کۆیلە ئەژیت واو لێکم باڵێ وایە دڵنیا بە من برای خۆم لەوەیە چۆتەوێ ئەو وەزعی بەدڵ نییە، وەزع ئێری بەخۆشترە ئەڵێ بمرم لێرە باشترە وکو لەوێ. باشە پێوانێ خەڵکی ژێندە بێزارە ئەڵێ ئەگە بڕۆم لە ئاوەکە بخنکیم ئەگە لەوێ بە کۆیلە سەری بکەم وەکو جەناب دەڵێ هەرچێ بێ هەر لێرە باشترە. ئەو ئیمانی زەعیفە و وڵاتی خۆی خۆش ناوێت، ئەوەی وڵاتی خۆی خۆش بێت پێشمەرگەوەتە خۆیان بە کوشتن خۆیان شەهید دەبێت، کە مندامە بێت ماڵوێرانێ بێت بۆ ئێمە دیفاعەکەن. ئەوان بۆچی خۆیانە بۆ کۆش بۆ ئێمەیە ئێگەوانەکەن ئێمەش بۆچی بەجێ بێڵێن؟ سەرپشک بکرێیت لە نێوان سەفەرکردن و لە نێوان مانەوەدا لەم وڵاتەدا کامیان هەڵەبژێری؟ مانەوە لەم وڵاتەیە ڕاستە ئەم زلوفە ناخۆشە تێکەوتنە، بەڵام سەبرگرتنی خۆمان دەور ئەبینێ. ڕاستە من بۆ ئەوێ لەوەشێ لەو ڕێگای مردنێکە هەزار شتێ ئەنجاش بژێ ژیانم لێ هەم هاوزمانی من نیە، من لە وڵاتی خۆم ئەتوانم ڕۆژەوەدا ئیشا بگەڕێم هاوزمانی خۆم هەیە توانم ئیشە پێیاکەم، بەڵام هاوزمانێکم نییە لێ بۆ من ناڕەحەت ئەبێ، بەس مانەوەم لێرە زۆر باشترە ژیانە.
نیشتمانە خۆشەوێ زۆر زۆریش پێت وایە قەت ڕۆژ لە ڕۆژان نەگەیتە ئەو قەناعەتێکە بەجێ بێڵی زەحمەتە چونکە کوردستان قەت ئەوەی کە خۆشەویستێکی هەبێ بۆ کوردستان قەت ناتوانێت جێبێڵە بەس ئەوەی کە خۆشەویستیش نەبێ ئەتوانێت بە ئاسانجیشەوە بەجێبێڵە ئەوەی کە بەجێ کوردی نازانم وەگو خۆمان خەڵکی ئەم خاک و ئاوین گوناحە لە خاک و ئاوی خۆ و هەڵکەندەی بڕۆی کارێکیان کردووە ئەم دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە لەوانێ بگەمە قەناعەتێک کە سەعاتێک زووتر بەجێ بێڵم باشتر بێت یعنی کوردستان زۆر خۆشە بەڵام هەنێ نەعەدالەتی و شتە بینی لەم وڵاتە واو لێکە کە بڕۆی سەفەرکەی وەڵا بە دڵنیای هەموو کەس وڵاتی خۆی خۆشە بەس لەم زروفەیانە هیچ خەونێک ئاواتی من حەزێکی من لە وڵاتە نادی کەنیەتەدی ناچارم پەنابەرم بۆ هەندەران سەرپشک بکرێ لە نێوان سەفەرکردن بۆ دەروی وڵات و لە نێوان مانەوەدا کامن هەڵەبژێری سەفەرکردن بۆ دەروی وڵات چیوات لێکە کەم قەناعەت ولا دروست بوو بێ وڵاو وام لێکاوم 5 ساڵە تەخەڕوجم کردووە تا ئێستا دانەمەزراوم یعنی معقولە من 7 ساڵە خوێندومە هێشتاکانەیە هەر دانەمەزرێم ئەو وام لێکە نەماوە بۆ ئەم خاک و نیشتیمان نەوەڵڵا بە هیچ شێوەیەک چی وام لێ بکە ئیحتیمام بۆی هەبێت نازانم هیچم نییە بێڵم وەڵا باشە پێت وایە لە دەرەوەی هەرێمی کوردستان شوێنێکی ئارامتر هەبێ بۆ مرۆڤەکان بەتەکیت لەوێ زەمانەتی ژیان هەیە خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتێک دابین کراوە پێچوانەوە وڵاتی ئێمە هیچ ئەوانێکیان نابینم چی تاوا کردووە کۆلێژی زانستە مرۆڤاتەکان بەشی دیراساتی ئیسلامی نەک من چەنەها هاوڕێم هەیە کۆلێژەکانی تریان تەواو کردو هیچ دانەمەزراون هەیە هەندەسەی تەواو کردو شاگردە لە بازاڕ قەناعەتەی تۆ پێت وایە نەگۆڕێت نەوەڵا ناگۆڕن 5 ساڵ یعنی 5 ساڵ چاوەڕوانی چی بگۆڕدرێت هیچ ناگۆڕێت ئەگەر تاعین بوویت جاگەر تاعینیش من تاسە گەنجێتیم ڕۆی موچەکەش بەم جۆرەیە موچەکەش ئاوایە ئەگە تاعینیش بی یعنی موچەش نییە لە حاڵەتێک ئاگە تاعینیش بی ناوڵا موچەش نییە تک بکرێت لە نێوان سەفەرکردن و مانەوەدا کامن هەڵەبژێری وەڵایی هەر سەفەرە وەڵایی تر ژیانەکە هەروایە کە سابەت نییە مەعیشەتەکەرەوەیە بڕۆی بۆ دەرەوە باشتر چی وای لێ کردووی کە ئەو نەبێزار بێت وەڵایی بێ ئیشی بێ ئیش و کاری هیچ ئیش و کارێ نییە باش من بە چارەسەر ئەزانی ئارە وەڵا ئای چی بکەین پێت وایە شوێنێکی لێرە ئارامتر و خۆشتر هەبێ بۆ مرۆڤەکان وەڵایی دڵنیا بە هەیە ئەگە وەزاکە ئاوا بڕوە هەموو کەسێ حەزی لەوەیە کە بڕوە چون هیچ کەسابەتێکی تیانەمەوە ئەم شارە لە نێوان سەفەرکردن و لە نێوان مانەوەدا لە هەرێمی کوردستان کامن هەڵەبژێری بە دڵنیای واگە سەفەرکردنەکە بۆچی بەڕێ وەزعێت و وڵاتی کوردستان ئەو وەزعێتە نییە کە تا بتوانێت یا بەردەوام بەژیان بیت ئەندە بێزاری کە وڵات بەجێ بێڵی نەخێرەوەندە بێزاری بەڵام وا دەیەکەن کە بێزار بیت جەنابی خێزانەیە بەڵێ ئەگەر خێزانێشە لەگەڵا بێت ئەویش ئەبەیت و بەجێ دێڵی بە دڵنیایەوە بێ ئەو ناتوانم بڕۆ چی وای لێ کردی کاوە بێ ئومێد بی وڵای ئەم وڵاتە ئیش و کار باری ئابووری بێ کاسپی بێ ئیشی ئەمانە هەمی تاسی دەکات وایە لە دەرەوەی ئەم هەرێمە لە شوێنێکی ترا شوێنێکی ئارامتر بۆ مرۆڤەکان هەبێ ئەتوانیت شوێنێکی ئارام پەیدا بکەیت گەر جەنابێت وەکو هاوڵاتیەک سەرپشک بکرێ لە نێوان سەفەرکردن و بەجێهێشتنی وڵاتە و لە نێوان مانەوەدا کامیان هەڵەبژێری مانەوە بۆچی لەبەرەوەی وڵاتی خۆمانە پێویست ناکا بەجێ بێڵین هیچ شتێک نییە لە دنیاە سەهل ئەمە قەناعەتی خۆتە یان بۆن منە ڕێگری کە سوکارن کە ڕەنگە ڕێگەت پێ نەدەن بەڵام خۆمە قەناعەتی خۆمە کە سوکاری لاقی نییە بە شخصی خۆمەوە ڕاستە دایک و باوکم شانە ئەساسە بەڵام لاقی نییە بە شخص خودی خۆمەوە کردووی کەم قەناعەت ولا دروست بێ پێویست ناکات چکە لەوێ وەکو کەسێکی هیچ شتێکت بۆ ناکرێ هەر گەڕانەوە ئەوانی لێشە نەگەڕێنەوە یعنی هیچ شتێکی بۆ ناکرێ پێویست ناکات خەڵک وڵات بەجێ بێڵێ ئەو قەناعەتی خۆمە شام شەکرە وڵات شیرینترە بەڵێ پێ دوایە قەناعەت و قەت نەگۆڕێت قەناعەتم نییە قەت بگۆڕێ لەو قەناعەتیانی
چونکە هەر من نیم ئەوانی کە ڕاستە لەوانەیە زۆر کەس حەسکا بچێ بیبینێ بەڵام کە ئەچێتە ئەوێ وەزعەکە بینێ خۆی پەشیمانی ئەبێتەوەیەتەوە چەنەها گەنجمان ڕۆشتوو و تا خۆشیانێنەوە تەنابەت سەرپەشک بکرێت لە نێوان سەفەرکردن و لە نێوان مانەوەت لە وڵاتەدا کامیان هەڵەبژێری ئەمێنی تاوان بەجێڵی وەڵایە ئەڕۆم بەجێڵم کورە ئەمەکەی شوێنە بە چاکە ئەمە وڵاتە هەر ئەو خەیە و خەیە کەس بۆ خۆی ئەمەکەی وڵاتە بە قوربان ئەرە وەڵا ئەگەر بیاڵن ئاسارم چی واد لێ ئەکات کە ئینتیمات بۆ ئەم خاکە نەمێنێ کە بێزار بیت پاڵانی ئەم عارەبانێکە ڕۆژانە ماندوو دەکا ئەی تەبان وەرە تۆ سەعاتێ پاڵ بۆ عەرەبانەوە بنێ بزانمەتوانی ناتوانانی خوا ئاگادارت لە نیۆڕۆ من پاڵەنێمە تا ئێستا وازان 25,000 من نەفرۆشووە تێگەی ئەم پارەیە چی لێکە نەمانە پێم بڵێ ئەمانە حکومەتی هەرێمە کوێیە ئەم پارەی بۆ کوێە بە ئەیگاتە قەبرەکەی خۆیەوە ها خەڵک بێزار بوو تەواو من لە گیانی خۆمە ڕست بووم بە قورعان چەند ساڵە ئەمی شاکەی وەڵایەوە تقریبا 18-19 ساڵە بێ ئێستا ئەگەر پۆلیس بوومایە تەقاویت بوو تێگەی ناوەڵا ڕۆژێ نێم پێوم دیارە لە ڕووی مادی و لە ڕووی معنەوی و لە ڕووی بژێوی ژیانەوە ژیانێکی واتان هەیە کە بتوانن لە پێناویدا بمێنەوە بە تاکیدی نا چونکە هەردووکمان خەریجی جامعین و تا ئێستا کەسمان تاین نەبوو نێژی استفادێکمان لە حکومەت نەکردووە بەڵام وەکۆی کە من ناتوانم سلێمانی بەجێ بەڵم نازانم خۆشویستنی با بڵێن شارەکەی ژینە شتێک نییە شوینەتەوە بڵێ با بڵێن مەساڵەحێکی ئەو مادی بە قەوەتمان هەبێت لە شارەکە ئیلا نابێت بەجێ بڵێن بەڵام تر ڕاستی ئینسان خاک و وڵاتی خۆی خۆشێت حەق نییە بەجێ بێت ئەمە قەناعەتی تەواوە پێتان وانە ڕۆژ لە ڕۆژام قەناعەتە بگۆڕێت ئەوش زڕوو فەرزانێ نازانم وڵای بە تەئکید غێبزان نین بڵێن قەناعەتە گۆڕێ بەڵام لەسەر و قەناعەتە مێنە نەخێر بەجێ نایڵ پێت وایە ئەوەی کە بەجێڵێ ئینتیمای نەبێ کورد نەبێ ڕقی لەم خاکە بێ یان ئەمەنە بێزار کراوە ئەمەە ناخی پڕ لە زووخاوە کە بۆیە ئەڕوات دیارە زۆر بێزارە ئەوەی کە ئەڕوا زۆربەی ناخی پڕکراوە بۆی هەژێلوانە حکومەتەکەمانە ئەجنا ئەوانە بێ تۆ وڵاتی خۆشە بۆچی ئینگلیزە نابین لە تاو سەرۆکەی بێتە وڵاتی ئێمە بژی ژیانی خۆی لێرە بەباغات بەم ڕۆژگارە و کوردی ئێمە سەفەر ئەکا بۆی بۆچی بە لە شان نابینی ئینگلیز ڕووگاتە هەرێمی کوردستان ڕووگاتە هەولێر سلێمانی دەوە کەرکووک ئەواتە بێزار کرا بۆیە ڕوا بێزار کراوە لەلایەن سەرۆکەمانەوە بەڵام کوردستانی ئەوە نییە جێبیاڵی کوردین خاکی خۆمان تۆ بێزار نەکردی بێزار کراوم بەڵام دان بەخواگرتن شتێکی باشترە باشە بۆ چوونێکی ژێ دەڵێت ئەگەر ئێمە بەجێ بێڵین ئەی کێ ئەم دەسەڵاتدارانە لابا لەسەر حکم و کۆتایی بە گەندەڵەکانیان بهێنێت وانە ئەگەر گەنجەکانیش بڕۆن لەوانەیە وڵات خاڵی بێتەوە لە گەنج و ئیتر کەس ڕەنگە بۆی نەبێت ئیتر بەمانە بڵێن نا بە تەئکید وایە خۆی ئەگەن چینی گەنج بڕوا لە وڵاتەیە بژەیەکی وا نامێنێ ئەوەی کە ئەمێنێتەوە پیرێکە لە دەسەڵاتە نامێنێ پیرەکە ئەوەی کە بە مێشکی پڕ بۆ پێویستی بە ژیان نەماوە ئەمەنە گەنجەکە لێرانێتەوە بژەی خۆی پێ ئەکا ئەگەر گەنجەکە هەمووی بڕوا پیرێکە مێنێتەوە لەم چینە بەڵام پیرەکە هیچ دەسەڵاتێکی نامێنێ ئەوەی کە بمێنێتەوە بەس گەنجەکە بمێنێتەوە ئیسفادە لێرە ئەکەین بەس ئەگەر گەنجەکە هەمووی بڕوا هیچ نامێنێتەوە هەمووان ئەگەر سەفەر کەیت بیر لەواکە دە ڕۆژە ڕۆژان بگەڕێیتەوە ناوەڵا قەت بەڕێزا زۆر داغ لە دڵە ئەڵێ 5 ساڵە تەخەڕۆجم کردووە دوای هەموو ساڵی کە خەرجێکی زۆری خەرج کردووە لە خوێندنەکەیدا شەو نخۆنی کردووە ڕەفیقیم لە سەیران و گۆشت و گوزار بوون بەڵام ئەم لە ماڵەوە خەریکی خوێندنی وانەکانی بووە بۆ دەبێت گەنجی ئەم وڵاتە هاوڵاتی ئەم وڵاتە هێندە بێزار بکرێت کە بیر لە سەفەرکردن بکاتەوە و بە جۆرێکیش کە هەرگیز بیر لەوە نەکاتەوە بێت ئەم خاکە بەڕاستی ئەمە کارە ساتە هیوادارین کار لەکار نەترازیە و حکومەت خەبەری بێتەوە لە خەوی بێ ئاگای خۆی قەناعەت بەو پەندە کوردی هەیە کە دەڵێ ئەو شوێنە خۆشە کە دڵی خۆش بێ بەڵێ لە ساسە لەگەڵیم ئەمن دڵم هیچ لێرە خۆش نییە کە دڵ لێرە خۆش نەبێت بۆچی لێرە بژیم هیچ خەونێک ئاواتی من حەزێکی من لە وڵاتە نادی کە نێتەدی ناچارم پەنابەرم بۆ هەندەران چی بکەم یعنی هیچ شتێک نەبیکەم من خوێندکاری بەشی پزیشکیم تا هیچ چەند ساڵ ئەخوێنمەوە 22 ساڵ من عنی 18 ساڵ من ئەخوێنم دوای 18 ساڵ من کە لە سفرەوە دەست پێکەم ڕێگەش نێدەن کە بۆ خۆت دەست پێکەی کە لە سفرەوە دەست پێکەیت ئەی من چی بکەم لە وڵاتە هیچ ئیتیماکم نییە ناچارم بڕۆم بەجێ بەڵم ئەو وڵاتە بکەم بە نیشتمانی خۆم کە دڵم لێی خۆش وەرە
نە وڵات تو لە مەرجە بەچکێ برسی و بەچکێ تێر و دەبرسی تێگەی ئەوکەی ژیانە وکەی وەزعام عالەمەیتیایە ئەگەر جەنابەت سەرپەشێک بکرێت لە نێوان سەفەرکردن بۆ دەرەوەی وڵات و لە نێوان مانەوەدا کامن هەڵەبژێری مانەوە بۆچی؟ لەبەرەوەی وڵاتی خۆم لە هەموو شوێنە باشترە ناسەوە مەسەلەی خێزانە من ئەگەر بڕۆم خێزانەکەشمە بەم بەس مانەوە لە وڵاتی خۆت باشترە ئیتیماد هەیە بۆم خاکە؟ طبعا ئەگەر خێزانت نەبووە هەمان قەناعەتە بوو؟ هەر عینەشە پیاوان دەڵێن ژن مناڵ ئەمانە ڕێگرن لەوەی کە ئێمە سەفەر بکەین من پێش ئەوەشی ژن بێنم فرسەتی ژن بۆ ڕێکەوتوو نەچوو تۆی دڵخۆش کردووە کە ئەم خاکە بەجێ نەهێڵی وڵای ئینسان لە ناو کەسوکاری خۆی لەسەر خاکی خۆی احترام و ڕێزی زۆر زیاترە زۆر باشترە طبعا ئەی جەنابە هەر هەمان شتە وەکو سێفەر خۆشە ینی کە دەڵێ ژنا لەسەر دینی پیاوەکانیانن وایە ئەگەر تۆ هاوسەرە نەبوایەت بەڵام ئەگەر سەرپشک بکرایت هەیە لە نێوان کەس و کارەوە بیاوت ئەتوانی لێرە بمێنیتوان سەفەرگەی کامێن هەڵەبژار وەکو خۆم سەفەرەکە لەسەر ئەم قەیرانە سەفەرەکە بووم باشترە بۆچی؟ بۆ سەر ئەم وەزعەیە کە ئێستا من بڵێم ینی لێرە حەزەکەم لەگەڵ خێزانی خۆم ببێنم کە وەکو سەڵتم خۆم سەرپەرشتیاری خۆمەکەم خۆم سەرپەرشتیاری ماڵ و کەس و کاری وەکو دایک و خۆشک و ئەوانەکەم بەڵام ئێستا وەکو ئەڵێم لێرە پێم خۆشە کەسێکی هەیە سەرپەرشتیاری خۆمەکە لەسەر ئەم وەزعی مادی و اقتصادی و اجتماعی بەڵام کە بە وەکو سەڵتە بم نەفەرقەکە ئەگەر خۆم بەتایبەت قورسە بەسەرما لەسەر ئەم وەزعی قەیرانە بەجێمەهێشت بەڵێ ئەگەر جەنابەت سەرپەشک بکرێت لە نێوان سەفەرکردن و بەجێهێشتنی وڵاتە و لە نێوان مانەوەدا کامێن هەڵەبژێری تاوان پرسیارەکەت کتوبڕە بەڵام هەریەکە و بە پێی ژیانی خۆی دەور دەبینێ ئەگە بزانم لێرە مانەوەم ئیسفادەی هەیە هەم بۆ وڵات و هەم بۆ ژیانی خۆم بێگومان مانەوە هەڵدەبژێرم بەڵام ئەگە بزانم لە هەندەران ژیانم مرتاح دەبێت و لەوێ سەرکەوتم بەدەزێم بێگومان دەڕم بۆ هەندەرانەوە تۆ دەزانی کە لێرە ژیانە دەگوزەریانە ژیانی تۆ بە کەڵکیەوە لێرە بمێنیتەوە لە ئێستادا چەند بیر دەکەمەوە من قوتابیەکی زانکۆم وەکو بیر دەکەمەوە ئەم ساڵ کە تەخەڕوز دەکەم هیچ مستەقبەلێکم نییە نە تاعیناتی هەیە نە ئیشێ هەیە بۆی لە داهاتوودا مستەقبەلی خۆمی پێ دابینکەم بۆیە مانەوە لە وڵاتە لە ئێستاداوا بیر دەکەمەوە هیچ ئیسفادێشی نەبێ ئەمە قەناعەتێکی تاوە ئەم قەناعەتە وا لێ ئەکا کە وڵات بەجێبێڵی ئەگە وڵات بەڵجێنێڵی چی بکەین ئەوە تا دەبینی سەرکردەکان بەکەی بخۆیان چی پێ خۆش دەبێتێکەوە تا لەسەر شەقامەکان دەبینی خەڵک پارەی نییە سوال دەکە داماوە سەرکردەکانیش لە خۆیان هایلایف دەژین ئیدی چی بکەین لەم ژیان بۆم خاکە نەماوە چۆن ئینتیمان بۆ نەماوە بەڵام ئەگەر نیشتیمانێک بۆ من نەبێت چی لێ بکەم جەنابەت وەڵی من خوێندکاری زانکۆم 22 ساڵە دوایی کە زانکۆ تاوەکەم ئەنی سێبکە 5 ساڵ داوای کە کولێش تاوەکەم نەتوانم لە وڵاتە خۆ بگرم بە دڵناییەوە دەڕۆم حسێبیشی بۆ ناکەم ئێ من کە نەتوانم ژیانی خۆم تامی کەم نەتوانم کە دڵخۆشی من ینی من کە کاتێک کە دڵخۆشی خۆم لە شوێ بێ ئەو وڵاتە نیشتمانی منە کاتێک کە دڵخۆشی من لە هەندەران بێ لە ئەوروپا بیان لە هەر وڵاتی تر بێ ئەو وڵاتە دەبێتە نیشتمانی من و زۆرم خۆش بێ زۆر لێرەش مجاتر خۆش بێت ئەگە بە ڕێزی سەرپەشک بکرێت لە نێوان سەفەرکردن و لە نێوان مانەوەدا کامیان هەڵەبژێری وەڵا ئەمێنمەوە بۆچی؟ ئەگەر وەز ئەخۆش بێ ئەمێنمە بۆچی بڕۆم ئێستا قابلی ئەوەیە ئەوە نەخۆشە کە تۆی مێشت بێڵینەوە بەزیتر ئەوێژەوە نەخۆش نییە بڕۆی سەفەر بکەی ئانی بمێنی تۆ لە وڵاتەکەی خۆتا خۆشترە چیوات لێەکە کام خاکە بەجێ نەهێڵی وەڵی ئەزانی چیوام لێەکە بەڕاستی ئەو وڵاتانش ئەوە ینی بەڕاستی خۆش نییە یعنی وڵاتەکەی خۆتا ئەگەر مەسەلەن ناخۆش بێت لێر خۆشترە حتمما لێ خۆش ئەگەر جەنابەت سەرپشک بکرێت لە نێوان مانەوەت لە هەرێمی کوردستان و لە نێوان سەفەرکردن و وڵات بەجێهێشتنە کامیان هەڵەبژێری بن خۆم لێرە نیم لێرە نەژیاوم نا خێزا لێرەم خۆ لە بەریتانیا ژیاوم ئیتر هاتوومەتەوە بۆ ئێرە جارێ ئەو مامەتەوە خۆم مەژوو کردە بەم دوکانەوە
گریمان ئەگەر تۆ لە بەڕێتانە نەبوویت هەیەت هێشتا سەفەرە نەکردایەت لە ئێستەیە ئەگەر سەرپەش کرایتە کامێن هەڵەبژار وەڵی من بەڕێی خۆم کوردستان خۆشە یعنی کوردستان زۆر خۆشە بەڵام هەنێ نەعەدالەتی و شتە بینی لەم وڵاتە واو لێکە کە بڕۆی سەفەرکەی یعنی سێرەکەی گەنجەکانمان لێرە بێپارن یعنی خەڵکانێگەیە سێرەکەی بێ ئیش و بێکارن هەتا بێ ڕۆژ بە ڕۆژ ئیش لە قەیرانە ئەبێ کەس پاری بێنە ماوە خەڵکەش واکە کە بڕوات بەرە و لە دەروی وڵات بڕوا ژیانێ بۆ خۆی دروستکە بەڵام من وەکو خۆم ئەگە کوردستان خۆش بێ کوردستان زۆر خۆشە چونکە وڵات زۆر خۆشە وڵاتی خۆت قابلی ئەوەی تا بمێنیتەوە مەسلەیەکی کوردیش یاڵە بەر لە جێ خۆی سەنگینە هەتا ئەو وڵاتانە نەبینیت نازانی ژیانی کوردستان چۆنە من 12 ساڵ دەربەدەر بوو لەم 12 ساڵە خەون نەبینی بە کوردستانەوە کە هاتوومەتەوە ئێستا جێرە دانیشتوم پەشیمان نیم بەڵام پەشیمانم یەکشت پەشیمانم ئەوەی کە سێرەکەی ئەم خەڵکە ئەبینی بێ ئیش بێکار یعنی حکوومەتی هەرێم ئەتوانێت شتیشیان بۆ چارەسەرکە هەنێ شت هەیە کە ئەیبینی واولی ئەکا کە بڕۆیتەوە هەنێ شتیش هەیە واولی ئەکا کە بمێنیتەوە سید ئەگەر جەنابە سەرپەشە کرێیت لە نێوان ئەوەی کە لەم خاکەدا بمێنیتەوە یان سەفەرکەی کامیان هەڵەبژێری وڵی بۆ وەزعی سەر سەفەرەکە شکەی شتێکیان شکاوی کە هەلبێ بۆ وەزعە هەر سەفەرەکەیتە خۆی شتێکەکە نەما چیوات لێ ئەکا کە خاک بەجێ بێڵێ کە وڵات بەجێ بێڵێ وڵی تر هیچ شتێک نەما بۆ نمونە ئیش پارە کەسابەت قەیرانەکە لا هەموو لایەکەوە ڕووی کردوێتە عالەم دوایەوە هیچ شتێک نەماوە کە خەڵکەکە جەنابی ئیشە چییە؟ دەلاک شت هەیە وەکو جاران؟ نا مشتریەکانم با بڵێن لە 20 نەفەرە با بڵێن لاشێ هەشت نۆی زیاتر بچوبێ بۆ ڕووبا بەنەف ئەتر بەعام بە گەنجەوەز لەگەڵ ئایلە هەمووی زۆر ڕەشە پێت وایە شوێنێکی ئارامتر لە کوردستان هەبێ بۆ مرۆڤەکان؟ وڵی هەیە ئەوەی کاڕوات خۆی سەرپشە کردووە و خۆی یەکلای کردوەوە کە بچێ بۆیە ئەوی پێ باشتر لە هەموو ڕێکەوبوونە لە کێشی ڕۆژانەوە ئاو کارەبا بوجە دوایەواتر ژیانی ڕۆژانە تێشتانێکە ڕۆژانە پێویستە ئاو کارەبایە و نەوتە لە وڵاتەکە خۆتانەوتە نییە و شتەکان زۆرە دەبڕێ ئێمە وەگو خۆمان خەڵکی ئەم خاک و ئاوین گوناحە لە خاک و ئاوی خۆ هەڵکەن لێ بڕۆی ئەگەر بژێوی ژیانیش نەڕوات چار نییە بەزە و ها ڕۆشتنوینانە بۆ بە چاولێکەری بە قەنەعەتی منەوە چاولێکەریە شتێکی ئەوتۆ نییە نا خەڵک وەکو ڕێک وەکو تەکسی کوردستانی لیا عەرزیان بۆ فرۆش نایانزانی مەوزوعەکە چیتەوای لاتوە کۆنتڕۆڵ ناکرێت ئەم ڕۆشتن و کۆچبەری و دەرەوەی وڵاتە بۆ بە چاولێکەری نا هیچ شتێک کەسی نازانێت بنەماقی بۆ چۆچێ من ئێستا خەزمی خۆم چۆ بۆ ئەڵمانیا تەنانەت لە خانووی شاناوە پێی لێ دەریان کردووە ئێستا گەڕاوە تۆ لە ئەڵمانیا هاتوتەوە بەرە و ئەم وڵاتە فەڕەنسا تێ ناکەم بۆ چی وات لێ ئەکا کە ئینتیمای ولا دروست بێت و خاک بەجێ نێڵێ وڵات تەنها بەنز بڕوای خۆم سێقەم زۆر بە خۆمە لەسەر بەردی ڕەغنان پیاکەم ئیمانم بە هیچ کەسێک نییە تەنها بە هی خۆم بێ ژێوی ژیانی خۆم بۆ ماڵناڵ پیاکەم دوای چاولێکەری و وتی و ئەمە ئەو ناکەوە لە خاکی خۆما بمرم لە برسا ناچم بۆ هیچ وڵاتێک ئیمانیشم پێی نییە بە سەفەر و ئەم شتانە ئەگەر جەنابە سەرپەشێک بکرێت لە نێوان ئەوەی کە لەم خاکەدا بمێنیتەوە یان وڵات بەجێ بێڵیت سەفەر بکەیت کامیان هەڵەبژێری لەم خاکە بمێنمەوە تەڵام لەم خاکە مێنمانە ئەم ئینتیمایی جەنابە لە چیۆ سەرچاوی گرتووە؟ وەڵا لەبەرەوەی کە وڵاتەکەمان پارێزین بەڵام ئەمانە کارێکیان کردووە ئەم دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە لەوانە بگەمە قەنەعاتێک کە سەعاتێ زووتر بەجێ بێڵم باشتر بێت ئەو قەنەعاتەشمەیە ئەمانە چەندەوە؟ من 50 ساڵ لە دوای 50 ساڵ خەریک ئەگەیتە قەنەعات کە خاک بەجێ بێڵێیت یعنی هێندە نیگەرانی کردووی ئەم دەسەڵاتدارانی هەرێم کە بیرلەوەکەیتەوە زۆر لەوە زیاتریش بەزەوە هێشتێتەوە کە نامانێت بۆیان چۆڵکەین بۆی کە دووریان خێنەوە تەخەنبەری بەڵێ بەس لەبەرەوە ماینەتەوە ئەم هەوڵاتیە پێی وایە بۆیە بەجێی ناهێڵین ئەم خاکە لەبەرەوەی ساحەکە بۆ دەسەڵاتدارانی هەرێم زیاتر تەخت نەبێت بە ئارەزوی خۆیان زۆرانبازی تێدا بکەن و بە ئارەزوی خۆیان ئەسپی خۆیان تێدا تاو بدەن بۆ چوونێکی ژەیە دەڵێن ئەگەر گەنجەکانم خاکە بەجێ بێڵن
ئەی کێ هەیە گۆڕانکاری لەم خاکەدا بکات و دەسەڵات لە دەستی گەندەڵکارەکان وەرگێتەوە بۆیە گەنجەکان کەوتونە لە نێوان دوو بەرداشەوە دەترسن لەوەی لێرە بمێنەوە زیاتر مستەقبەلیان بفەوتێ دەشترسن ئەگەر بڕۆن ئیتر کەسێک نییە شۆڕشێکی سپی بەرپا بکات و بەمانە بڵێن خواتان لەگەڵی تر بەسە وەگو خۆمان خەڵکی ئەم خاک و ئاوین گوناحە لە خاک و ئاوی خۆ هەڵکەن لێ بڕۆی کارێکیان کردووە ئەم دەسەڵاتێکی ئێستا لەسەر حکومە لەوانە بگەمە قەناعەتێک کە سەعاتێ زووتر بەجێ بێڵم باشتر بێت یعنی کوردستان زۆر خۆشە بەڵام هەنێ نەعەدالەتی و شتە بینی لەم وڵاتە واو لێکە کە بڕۆی سەفەرکەی وەڵا بە دڵنیای هەموو کەس وڵاتی خۆی خۆشە بەس لەم زروفەیانە هیچ خەونێک ئاواتی من حەزێکی من لە وڵاتە نادی کەنیەتەدی ناچارم پەنابەرم بۆ هەندەران ئەگەر لە بەڕێز بپرسم ئەگەر تۆ وەک هاوڵاتیەک سەرپەشک بکرێی لە نێوان ئەوەی کە لەم وڵاتە بمێنیتەوە یان سەفەر بکەی کامێ هەڵبژێری وەڵا بە دڵنیای هەموو کەس وڵاتی خۆی خۆشە بەس لەم زروفەیانە تۆ جەو بۆ بەڕەخسێت سەرپشکیش بکرێ لەوەی کە بمێنیتەوە یان بڕۆیت کامێ هەڵبژێری وەڵی دڵنیا بە ناڕۆم وڵاتی خۆم بەجێ نایڵم بەجێ نایڵم خۆ دەخۆشەوە بەڵێ بە دڵنیایەوە ئەم ئینتیمایە لە چیوە سەرچاوی گرتووە وڵی تر بڵێن چی ترەمە ژیانەوە بێڕەخسێنی بێڕایکێشی بە هەموو قەیرانەکانەوە بە هەموو ناخۆشیەکانەوە کوردستانی خۆتە خۆش دەبێت بە دڵنیایەوە هەموو کەسە بە لە دی خۆی خۆشەوە بەڵام زۆر کەسی ژێ دەیانەوێت بڕۆن بەڵام جیان بۆ ناڕەخسێن وڵی تر ئەویش ڕغبەتی کەسەکانی ترەکە ڕەخۆیان ڕغبەتیان وایە ئەگەر سەرپەشک بکرێت لە نێوان مانەوەت لە هەرێمی کوردستان یاخود سەفەرکردندا کامن هەڵبژێری وەڵامانەوە لە هەرێمی کوردستان بە مەرجێک ئەگەر ژیانە تامین بێت و دابین بکرێت گوزەرانە باش بێت خۆخواشێتی نەکردم بۆچی بەجێڵم لە ئێستا ژیانی تۆ تەمینە ئەگەر خۆ من ئەگەر قسە بکەم بەنای خۆم قساکەم تۆ بێت باسی ڕای هەموو گەنجان بکەیت وەنیە من بەش بە حاڵی خۆم دەقێ ژیانم تەمینە بەڵام ئایا تەنیشتەکەم تەمینە دراوسەکەم تەمینە برادەرەکەم تەمینە هاوڕێکەم تەمینە وانە چی وات لێیەکە کە ئەو قەناعەتەوەلا دروست بێت کە بمێنیتەوە لە هەرێمی کوردستان خۆشەویستی نیشتیمانە کەس و کارە تۆ لێرە کۆمەڵک کەسەیە ناتوانین لیان دووبیت ناتوانین لیان جیاوی بیتەوە وانە تۆ ناکرێ ئەکرێ بە جارێک هەمووی من بەجێبێڵیت دایەک هەیە باوک هەیە برا هەیە خۆشەویستی نیشتیمان هەیە ئەی تۆ ئەمانە نابێت بخەیتە ئەو لاوە لە پێنا ئەوەی کە خۆت مرتاح بیت و ژیانە تەمین بێت تۆ سەرباری هەموو قەیرانەکان بڕیارە داوە لێرە بمێنیتەوە بەڵێ قەیران چارەسەرە بێت بەڵام ئەی خۆشەویستی دایک و باوک نیشتیمان وەفا وڵات ئەمانە چارەسەری نییە قەناعەتی تۆ چاقبەستویان ئەتوانین بڵێن گۆڕانی بەسەرادێت وەڵی ئینسان مقابلی گۆڕانە بەڵام من بەش بە حاڵی خۆم وەکو ڕای خۆم چەقبەستووە گۆڕانی نییە گەر جەنابە سەرپەشک بکرێت لە نێوان سەفەرکردن و لە نێوان مانەوەدا لەم وڵاتەدا کامیان هەڵبژێری سەفەرکردنەکە هەڵبژێرە لەبەرەوەی وڵاتەکەمان ژیانی تیان نەماوە بەرەو لە ناوچوونی شەچێت دایمەن زیاتر بەرەو خراببوو نەچێ بەرەو باشبوون ناچێت لەم کاتەیە قەناعەتم بەمانەوە نەماوە قەناعەتم بەمانەوە نەماوە ئەگەر سێری کۆمەلگاکەشمان بکەیت یەک لێک وردەوردە هەمووی بێتاقەت و هەمووی بەرەو خراپی ڕوە لەباری دەرونیشی و لەباری وەزعی مادیشیە پێت وایە لەم خاکە دەرچوویت شوێنێکی ئارامتر هەبێ بۆ مرۆڤەکان بە تەشید دەسەکەوێت ئەگەر بە دوای گەڕیت و هەوڵی بۆ بیت بەڵێ بە تەشید لەواچێت لە وڵاتەکەی خۆ ئارامتر هەبێت ئەگەر لە بەڕێزە بپرسم ئەگەر تۆ سەرپەشک بکرێت لە نێوان ئەوەی کە لە هەرێمی کوردستان بمێنیتەوە یان وڵاتەکە بەجێ دەڵێت کامیان هەڵبژێریت ئەمێنمەوە بۆچی ئەمێنیتەوە چی واد لێکە کە بمێنیتەوە وەڵایت وڵاتی خۆم خۆشێ و کەلتوری خۆم پێ جوانە بەرەوە مێنمەوە واتە بیر لەوە ناکردەوە کە نیشتیمانەکەی خۆت بەجێ بێڵی نەخێت پێشتر بیرم لێکردێتەوە پەشیمان مۆزوو پێشەوەی بڵم نەخێت ئێستاش قازانجمە پەشیمانە خۆشەوێ زۆریش تامان زۆرمان خۆشە سەفەرە نەکردووە وەکو سەفەر بە بەڵام وەکو ڕۆشتنی بەجێهێشتن بۆ نەمرە چ لەکوێ بۆ تووشیا بۆ ئێران بۆ ئیمارات ڕاستە کردووە
ئەوێ لێرە خۆشتمیان ئێرە لەوێ خۆشتر بێت خۆشی شوێن و دیکۆت خۆشە بەڵام وەکو مەزاحیە مەزاحی لە تۆ پرسم ئەگەر سەرپەش بکرێیت لە نێوان مانەوەت لە هەرێمی کوردستان و لە نێوان سەفەرکردندا ئەگەر جەو بۆ بڕەخسێت کامێن هەڵەبژێریت وڵی بەتاشیت سەفەرکردنەکە ئەگەر بڕەخسێت هەر لە ڕوانگەی دەرونیش و ئینسان جارێک سەفەر بکە باشە بۆچی سەفەر ئەەکەیت بۆچی ئەم خاکە بەجێ دێڵی وڵی بەجێژنی خاک مەبەست لەوە نیە ینی تۆ بۆچی بەجێ هێڵی ئەنی سەفەرکردن هەر پێویستە بۆ ئینسان من سەفەرە کاتیە نییە پرسیارەکەی من ئەوەیە کە تۆ سەرپەش کرێت کە ئەم وڵاتە بەجێ بێڵیت بۆ چەند ساڵێک بڕۆیت و نەیتەوە یاخۆ هەر نەیتەوە یان بمێنیتەوە تۆ کەمێن هەڵەبژێری وڵایی نهاتنەوەگە هەڵ نابژێرمەوە هیچ بەڵام ئەگەر سەیرێکی مێژوو بکەی ینی بابەتە مێژوویەکان لە هەموو دنیا ینی کۆمەڵێک نەتەوە هەیە سەفەریان کردو بۆ شوێنێکی تر بوون بە خەڵکی ئەو منتیقێ و نەگەڕاونەتەوە من ئەوواڵێ پێ دوایە لە وڵاتێکی بێگانەیە مرۆڤەکان ڕێزیان زیاتر لێ بگیرێت یان لە وڵاتی خۆیدا خۆی لە ئەوروپا ئێستا من وەک خۆم ئەگەر بچم بە ئەوروپا وەکو کابرایشی ئەوروپی یعنی هیچ جیاوازیەکەم نییە خەڵکیش بۆی ئەڕات لەبەری وەکو ئەو معاشی هەیە وەکو ئەو مافی هەیە هیچ جیاوازیەک نیە لەوێ تەنانەت کە بۆ شوێنێ بچێت یەک و یەک سیرەکرێن خەڵک بۆ یەچن ئەم هاوڵاتیە دەڵێت بۆیە سەفەر ئەەکەم لەبەرەوەی ئەگەر چمە ئەوروپا چمە هەر وڵاتێک وەکو هاوڵاتێکی ئەو وڵاتە ماوەڵ لەگەڵدا دەکرێت وەکو ئەو هەمان مافم هەیە وەکو ئەو هەمان پێداویستیم بۆ دابین دەکرێت بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە مرۆڤەکان نەک وەکو هاوڵاتی ئەم وڵاتە سیر ناکرێن بەڵکو زۆر جاریش لەلایەن بەرپرسەکانەوە مرۆڤەکان بە کۆیلی خۆیان ئەزانن و ئەزانن بۆ دروستکراون کە خزمەتکاری ئەوان و دەسەڵاتەکان بکەن ئەمەیە نیگەرانی دانیشتوانی ئەم وڵاتە کە ئەوێت ئەم خاکە بەجێ بێڵێت ئەوەی کە خۆشەویستێکی هەیە بۆ کوردستان قەت ناتوانێت جێبێڵێت ئەمە وڵاتە هەر ئەو خەیە و خەیە کەس بۆ خۆی ئەوانەی لێشە نەگەڕێنەوە یعنی هیچ شتێکی بۆ ناکرێ پێویست ناکە خەڵک وڵات بەجێ بێڵێ وڵاتی خۆم خۆشێ و کەلتوری خۆم پێ جوانە بەرەوە مێنمەوە ئەمانەوە لە وڵاتە لە ئێستاداوا بیر دەکەمەوە هیچ ئیسفادێکی نەبێت لەوێ زەمانەتی ژیان هەیە خۆشگوزەرانی بۆ هەموو هاوڵاتێک دابین کراوە پێچوانە وڵاتی ئێمە هیچ ئەوانەی تیان نابینم ئەو خوێندنەی کە تۆ بۆی دەخوێنیت پێت وایە سبێنێ مستەقبەلێکی بۆ تۆ دابینکە مستەقبەلی نییە هەر شتێکە و کە ناوەکەی ئەڵەی خوێندنم تاوا کردووە هیچ شتێکی تر نییە لە بارەکە بۆ جێبەجێ بکە و ئیسفادەی لێ بکەیت کە لێرە بڕۆی بەس من نیم چەنەها کەسی تر هەیە هەوڵی ڕۆشنەیە بەڵێ بەتەشیت ئەوەی بۆی بکرێەوە بۆی سوڕێ بڕوا ناکەم کەم کەسەیە ئەگەر زۆربەی گەنجەکانیشمان کە ماو نەتوانێت بە بۆنی پرۆسی هاوسەرگیری و بە بۆنی مەجموعەیەش لە ژیان و لە حیاتا ماوەتەوانێ لە وڵاتە ئەمێنەوانێ ئەژینە هەر وڵاتێکی ئەوروپی ئەگریت ئەچیتە هەر وڵاتێکەوانێ ڕێزێک مەجموعەیە شت بۆ پەنابەر دابین کراوە ئەو دابین کراوە کە بتانی بژیت لە وڵاتێکە بەڵام ڕێزی مرۆڤەکان پارێزانەوێ هیچ ڕێزێکمان نەماوە بە هیچ شێوازێک کەسێک لەسەر فول لایتێک بکوژرێت ئەبێ ڕێزی مرۆڤەتی لەکوابێ ئەبێ مافی مرۆڤ لەکوابێ حکومەتی هەرێم ئێستا چەنەها خەڵکەیە بەتەمایە بگەڕێتەوە بۆ ئێرە یان جوابیشیت نییان لەوێ بەڵام حکومەتی هەرێم و بەرپرسەکان ئەبێ کارێ بکەن کە ئەم گەنجانە نێڵن بڕۆن نێڵن چونکە کوردستانی خۆمان خۆشە بەیانی فەرموو ئەم گەنجانە لە کوردستانە یان لە عێراقا ئەڕۆنە دەرەوە چی ئەمێنێتەوە چی ئەمە هەرە بێت بەتەمەنەکان ئەمێنەوە اینجا ئەم گەنجانە کارێ بکەن ئەم حکومەتە کە بتوانێت ئەم گەنجانە سەرپی خۆیان بوەستن یعنی هەر گەنجێک ببینیت و لێرە سەیرەکەی پارەی لە گیرفانانیە یعنی شتەکە بووە ئەزانیشی جاران ئێستا شتەکە بووە بە دوو تەقسیم هەیە زۆر پێیەتی هەیە هەر پێی نییە یعنی ئەوە نییە بڵێن مام ناوەندە گەنجیش کە ئەڕوات و سەری خۆی هەڵەگرێ لەبەرچی لەبەر بێکاری بێ ئیشی بێپارەی سەرێکە کابرا خریجی زانکۆیە تەخەڕوجەکات هیچ شوێنێک نییە دامەزێتیایە بەڵام مەجموعەیەک کۆمپانیا هەیە مەجموعەیە دارو دەستە هەیە سەیرەکەی ئەم وڵاتیان قۆرەخ کردووە بۆ خۆیان تۆ خزمی فڵان کەسی هەتە
تۆ خزمی فڵان کەسی هەتا من خزمی فڵان کەس نیم نیمە بەس تەنها ئەوەیە ئەناکو داوا لە حکومەتی شەکەین بەشم شتێ بۆ ئەم خەڵکە بکات و ئەیتر خۆ لەوانەیە زۆر کەسیش وەکو من هاوارکە لە حکومەت بەس جومان لەکردن پێش ئێمە تاقی کراوەتەوە ئێساوانەی کە ڕۆشتون تەسەوەر ناکەم زۆر ئەوە بن لەوێش هەر لە قەیرانە ینی ئێستا قەیرانێکیان بەجێشتۆ چوون بە قەیرانێکی تر زەخێکە بۆ دۆزەخێکی تر تەبان هەرەوە کاتەوە مەسلەیەکی کوردی خۆشمانەیە ئەڵێ بەردەچەی خۆی سەنگینە هەنی هەر چێ بێت لە وڵاتەکەی خۆتا باشترە جەنابەت لەو کەسانی لەو جۆرانەی کە ئەمێنیتەوە هەتا بتوانم بەڵێ ینی هەر شتێک بێت لە ماڵەکەی خۆتا خۆشترە هێشتنی وڵات پێ چارەسەرە هەندێک کەس بەجێ بێڵێ هیچ شتێ لە مەسەلەکە ناگۆڕێ ئاین تۆ چی ئەەکەی ئەچیتە ئەوێ ئیش بە وڵاتەکە دەکەین نەخێر بە چاوەڕوانی پارچەیە نانای بە چاوەڕوانی جێگایەکی خۆشایی کە نیشە کەواتە ئەو هەوڵەی لەوێ لێرە بی باشترە چکە هەردووشیان یەک ئامانتیانێ ئەتەوێت سەفەر بکەیت من وەکو سەفەری ئەبەدی نابڵین هەر بڕۆم لێوێ دانیشم بەس وەکو سەفەری ترە سەفەری کاتی و بۆ نمونە مانگێک هەفتەیەک وەکو سیاحی بڵێ ئەتوێت لەم نیشتیمانەدا بمێنیتەوە تەشیت بۆ کار چییە؟ واللهی ئەگەر ئەوەی نیشتیمانی نەبێت تەعاً بوونیشی نییە من وا هەستەکەم چکە بەڕاستی بوونی ئینسانەکان بەسراوە بە نیشتیمانەوە نیشتیمانی خۆ دەخۆشەوێت تەشیت بەڵێ مەرج نییە ئەمڕۆ کۆمەڵێک گەندەڵی وشت هەیە ئیتر بێتەوەی کە تۆڕقی لە هەموو شتێک بێتەوە زەڕبێنی بەسەر هەموو شتەکانە نا ئەم بن لە سەرنجامی چاکی و باشەکانم سیر کرد بڕیارمە کە لە وڵاتی خۆمە بمێنمەوە ئەگەر گوزەرانیش هەرچەنە ناخۆش بێ بەڵام تەحمولیەکەم بۆ چوونی هاوڵاتیەکان دابەش بوون بەسەر دوو بۆ چووندا هەندێکیان پیان وایە مانەوە لەم خاکەدا ئەرکی سەرشانمانە پێویستە لەم خاکەدا بمێنینەوە و کە سوکارمان و وڵاتمان بەجێ نەهێڵین و لەگەڵ ئەوەشدا هەندێک پیان وایە ئەگەر ئەم خاکە بەجێ بێڵیت گەنجەکان ئەم خاکە بەجێ بێڵن ئەی کێ بەدەسەڵاتدارانی هەلەن بڵێت نەخێر کێ گەندەڵەکانیان ڕابماڵێت و کی ئەمانە لەسەر حکم لابەرێت هەندێکی تر پیان وایە گوێ بەمە نادەن دەبێت ئەم خاکە بەجێ بێڵیت چونکەم لەم خاکەدا نە تاعین بووم نە ژیان مستەقیرە نە ئەو کارەبا هەیە نە بژێوی ژیانم دابین کراوە بۆیە ئەم دوو بۆچوونە هەردووکیان دەتوانین بڵێن بۆچوونێکی ڕاستن چونکە قەناعەتی مرۆڤەکانن ئێمە هیوادارین خاک و نیشتیمان هێندە خۆشەویست بە لای هاوڵاتی بەجێی نەهێڵێت بەڵام لەگەڵ ئەوەشدا پێویستە بەدیلێکمان هەبێ بێن دەستی ئەو کەسانەی کە پیان وایە دەبێ خاک بەجێ بێڵین ئەگەر پیان بڵین خاک بەجێمێڵن ئەبێ پیان بڵین لەبەر ئەمە بەجێمێڵن چ شتێک هەیە لە وڵاتەدا کە ئەم تاکانەی پێ دڵخۆشکەین ئێمە هیوادارین حکومەتی هەرێمی کوردستان ئاوەڕ لە تاک بداتەوە و تاکەکان ئاش بگاتەوە بۆی ئەم خاکە بەجێ نەهێڵن بۆ ئەوی نەوەی داهاتووی ئەم وڵاتە نەڕۆن و سەری خۆیان هەڵنەگرن لە ئاوەکانی وێنان و تورکیادا بخنکێن و ئاوەتەکانیان بخەنە نێو سکی ماسیەکانەوە پەیامی ئەم جارەمان کۆتایی هات تا پەیامێکی تر بەختەوەرە و ئاسوودە بن